يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئینسان کاتێک کەوا بڕیاری مسلمان بوونیدا لە ناخی دڵەوە و بە ئەو پەڕیشانازیەوە بە زمانیش دەری بڕی وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، ئەم شایەتمانە یعنی پەیامدار بوون. تۆ لەو ڕۆژەی بڕیارت داوە کە مسلمانێکی ڕاستەقینە بی، ئەبێ پەیامدار بی. پەیامدار بوون واتە ئەم ئیسلامەتیە لە خۆتا جێبەجێ بکەی، هەر بە قسە نەبێ مسلمانیەتیەکەت، بە کردار پێتەوە دیار بێ. دووەمیشیان خەمخۆری ئەم دینی ئیسلامە بی، هەر بۆ خۆت نەژی، بە پێی توانا و دەسەڵات و زانیاریت دینی ئیسلامیش بگەێنی بە کەسانی تر. ئەم جێبەجێکردنی ئیسلامەتیە بە کردار و ئەو گەیاندنەشی بە پێی توانات پێی دەوترێت جیهاد فی سەبیل الله. ئەوە تۆ مجاهیدی فی سەبیل اللای ئەگەر لە ماڵی خۆشت دابی. ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سیرەی مبارەکی بریتیە لە 23 ساڵ. 13 ساڵی تەنها جیهادی بانگەواز بووە. 13 ساڵ هیچ کەسێک بەدەستی مسلمانان نەکوژراوە، بەڵکو لێیان شەهید کراوە. 13 ساڵ بناغەی دەوڵەتی ئیسلامی لەسەر بانگەوازکردن بۆ دینی خوا بووە. 13 ساڵ جیهادی بانگەواز. 10 ساڵی تریان کە قۆناغی مەدینەیە جیهادی بانگەواز و قیتال بووە. هەم بانگەواز بۆ دینی خوا، نامەناردن بۆ پاشاکان، بۆ وڵاتانی دەرەوە، نوێنەرناردن بۆ لای ئەو کەسانی کە کافرن و دەسەڵاتداری جیهانن، هەمیش دیفاع لە خۆکردن و جیهادی چەک کە پێی دەوترێ قیتال. جیهادی بانگەوازکردن بۆ دینی خوای پەروەردگار زۆر گرنگتری و لە پێشتریشە بۆ لە جیهادی شمشێر، لە جیهادی چەک. خوای پەروەردگار لە سوورەتی فوسیلەت ئایەتی 33دا دەفەرمێ هەر کەسێک بەم شێوەیە بانگەواز بۆ دینی خوا بکە، ئەم سێ مەرجەی تێدا بێ مجاهیدی فی سەبیل اللایە. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. قسەی چێ لەو کەسە جوانترە، چ بەرنامەیەک لەوە جوانترە کەسێک بە دڵێکی پاکەوە بانگەواز بکا بۆ لای ئەڵڵا، هەروەها کار و کردەوەشی جوان بێ، هەر قسە نەبێ، و بە شانازیشەوە بڵێ من یەکێکم لە مسلمانان. ئێمە لەم وتارەدا بۆی ئاەتەکانی قورئان حەقی خۆی پێ بدەین، بەس یەک شتی وەردەگرم: ممن دعا إلى الله. دعا إلى الله دوو شەیە، دوو بڕگەیە. دعا بەپێی شەرعی خوا، بەپێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی بانگ بکەی، بەڵام بۆ لای خۆت نا، إلى الله، بۆ لای خوا بانگی خەڵک بکەی، نەک بۆ لای خۆمان. ئەوە گرفتەکەیە. ئێستا بانگخواز زۆر بوون، بەڵام وریان نەبین دەکەوینە تەڵەکەی شەیتانەوە، خەڵکی بانگ دەکەین بۆ لای سیمای خۆمان و لایەنی خۆمان، نەک بۆ لای ئەڵڵا. خوا فەرمووی دەبێت بانگەکەت کاتێ جوانە، کاتێ بەرهەمدارە، مەرجی یەکەمی ئەوەیە إلى الله بێ، بۆ لای خوا بێ. بۆ لای خوش کە خەڵکت بانگ کرد دەبێت زۆر وریابی، هەستی خەڵک بریندار نەکەی. ئەو خەڵکانەی کە تۆ بانگیان دەکەی ئەگەر ئیماندار بن، مسلمان بن وەکو خۆت، هەڵەکانیان بۆ ڕاستکەیەوە براتن. ئایا حەز دەکەی حەیای براکەت بەری؟ نە. ئەگەر ئەو کەسانی بانگیان دەکەی بۆ لای خوای پەروەردگار کافر بن، تۆ زمانت لەگەڵیانە زبر بێ و هەستیان بریندار بکەی و قسەیان پێ بڵێ، ڕق ئەستوریان دەکەی. کەسەکە هەستی بریندار بۆ ئامادە نیە جارشکە گوێ لە ئیسلام بگرێ، بۆیە دەبێت زۆر وریابین. ئێمە کە بانگی خەڵک دەکەین بۆ لای ئەڵڵا، نحن دعاة لا قضاة. ئێمە دادوەر نین، ئێمە قازی نین بەڕێزان، ئێمە تەنها بانگخوازین، بانگی خەڵک دەکەین. ئیشی ئێمە بانگە، بانگی خەڵک دەکەین، خەڵکینە وەرن ڕوو بکەنە خوای گەورە. بەڵام ئیشی ئێمە بڕیاردان نییە لەسەر ژیانی خەڵک.
لەسەر چارەنووسی خەڵک چاو لێ وتارە ئاینیەکان چۆن تێکەڵاو دەبن. من لە مینبەرەوە مافی ئەوەم نییە چارەنووسی تۆ دیاری بکەم جەنابەت ئەی جەهەنەمی ئەی سەر لێ شێواوی گومڕا، ئەوە ئیشی خوایە. من بەس ئەوەندەم لەسەر بڵێم خەڵکینە توخوا با بە خۆم و ئێوەوە ڕوومان لە ئەڵڵا بێ، با پابەندی بەرنامە و شەریعەتەکەی خوای پەروەردگار بین، بەڵام مافی بڕیاردانم نییە لەسەر ژیانی خەڵک. بۆیە بانکخوازی ئەبێ ڕاگرتنی هەستی خەڵکی لەگەڵا بێ. پێشەوا و سەروەری ئێمە صلی الله عليه وسلم کە بەداخەوە هەم ئەو کتێبانەی لەسەر ژیانەکە و سیرەکەی نووسراون، هەم دەرس و دەورانش کە دەوترێنەوە ڕواتان هەبێ بەس باسی مێژووی ژیانی پێغەمبەر دەکرێت صلی الله عليه وسلم. هەڵەیە وەڵڵاهی زوڵمە لەو سیرە مبارەکە. دەرسی وایە 40-50 دقە مامۆستای بەڕێز بەس باسیەوە دەکا باپیری پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو، بابی چۆن بوو، چۆن لەدایک بوو، بابەوە هەموو خەڵک دەیزانێ. ئەبێ لە ناو کڕۆکی سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەمڕۆی ژیان بکرێ. نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم. یەک دێڕە بەس تەواوی دنیا پێویستی بەم دێڕەیە بەخوا، بەس دنیا هەر هەمووی لە شەرق و غەربا پێویستی بەم دێڕەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. 23 ساڵ لە تەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێپەڕی کرد لە سیرەی واتە لە بانکخوازکردنی لە پێغەمبەرایەتی. کۆتا ساڵەکانی تەمەنیەتی فەتحی مەککە دەکرێ. 23 ساڵە خەڵکی ئەو مەککەیە نەک بە قسە دژمنی ئیسلام بن، بە شمشێر دژمنی ئیسلامن. هەر یەکێک زۆرێک لەوانە چەندین سەحابە بەدەستی شەهید کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە شاری مەککە دەگرێ و دەچێتە ناویەوە بەو هێزەوە کە 10,000 چەکداری لەگەڵا، عافواتێک دەردەکا یەک دێڕ قسە دەکا بەخوا ئەمڕۆی موسڵمانان و ئەمڕۆی جوولەکەکان و ئەمڕۆی هەموو مرۆڤایەتی پێویستی بەم دێڕەیە. بەخوا ئەم دێڕە جێبەجێ بکرێ ئیتر ژیان و ئارامی بۆ سەر زەوی دەگەڕێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قوربانی ئەو دەمە پیرۆزەی بم یەک دێڕی فەرموو: من دخل بيته فهو آمن. 10,000 سەربازی شمشێر بەدەست هەیانە ڕقی ئەستورە کە سوکاری شەهید کراوە بەدەستی ئەو مجریمانەی مەککە، ئێستا بە زەلیلی کەوتونە بەردەستیان و ئابڵوقەی شارەکە درراوە. فەرمووی خەڵکینە دڵنیا بن، بانگەواز بکەن با هەموو خەڵکی مەککەش گوێی لێبێ، ئەوانەش کە موسڵمان نابن ئازاد بن، هەر کەسێک لە ماڵی خۆی دانیشە ئەمینە. من دخل داره فهو آمن. لە ڕیوایەتێکە هەر کەسێک دەرگای ماڵەکەی لەسەر خۆی داخست دڵنیا بێت لە خوێن و ماڵ و سەرەت و سامان و عرز و ناموسی خۆی، فهو آمن. چاو لێ بەڕێزان بیت ماڵ زۆر گرنگە. هەر کەسێک چۆ ماڵی خۆیەوە دەبێ ئەمین بێ. پێی وتین لە ناو ماڵی خۆتا خانوو بەس بۆ ئەوە نییە لە سەرما و گەرمای زستان و هاوێن بتپارێزێ، ئەبێت لە ناو ماڵەکەی خۆتا خێزان و منداڵ و شەرەف و ناموست پارێزراوە بێ. لە فەرمودەدا هاتووە کەسێک لە سەربانی ماڵەکەیەوە سەیری دراوسەکەی کرد لە حەوشەکەیە، ئافرەتەکە لەچکی پێوە نیە قاچ و قولی بە دەرەوەی حەوشەکە دەشوا ئیشوکارێک دەکات، سەیری ماڵی دراوسەکەت کرد، کابرای خاوەن ماڵ ئاگاداری کردەوە کاکە عیبە بڕۆژ لا چۆت چاومە بڕۆز ناموسی خەڵک، لا نەچوو بەردوچکەیەک بەردێکی بچکۆلەی هەڵگرت و بەگلێنەی چاوی کەوت و چاوی کوێر کرد. فەرمووی ئەو چاوە بە هەدەر چووە، چونکە کەس مافی ئەوەی نییە سەیری حەوشە و ناوماڵی یەکترکە، ئەوە خژن و منداڵی تێدایە، ئەوە ناو حەوشە و ماڵی خۆیەتی، دەبێت ئەمین بێ لەوەی کەوا حیا و حرمەتی دەشکێندرێ. کەسێک لە ناو ماڵەکەی خۆیدا کێشەیەکی خێزانی لەگەڵ ئافرەتەکەی خۆی هەیە، لەگەڵ منداڵەکانی خۆی هەیە، حرامە دراوسەکەی گوێ هەڵخابزانە داخۆ لەو ماڵە دراوسەیە چ باسە، ئەبێت بەخەوەر کە بڕۆیتە دەرەوە، بڕۆ تۆ ژوورێکی کە بەس بۆی گوێ لێ نەبێ. ئەوە ماڵە کەسێک لەگەڵ ژن و منداڵەکەی کاتی خۆی کێشەیەکی هەبووە جیابەتەوە هەرچێکی کردووە، حرامە تۆ وەکو موسڵمان ئێستا لاپەڕەکانی هەڵدەیتەوە، هەرچیەک بێ ئەوە پەیوەندی بە خۆیەوە هەیە. فهو آمن. لە چوارچێوەی ماڵدا نابێ حیا و حرمەتی کەس بشکێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی بۆ ئێمە هێناوە. قورئان دەفەرمێ لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. بەخوا ماڵی براکەت بێ، ماڵی خوشکەکەت بێ، لە دایک و باوکی خۆتە، حرامە بچیە ناو ماڵەکەیەوە حتا تەستەئنیسوا، تا دڵنیا نەبی بلە ناخی دڵەوە بە میوانداریەکەت خۆشحاڵە. بەخوا چووی بۆ ماڵەکە و بە زۆر تەلەفۆنت بکڕی ئەوەی میوانی ئێوەین، ئێتکابرەش پێی عیبە، ئەبێت لە ناخی دڵی خۆتا دڵنیابی ماڵی کاکە فڵان کەست و دادە فڵان کەست و کاکەی هاوڕێت
بە ئەندازەی تۆ بۆ میوانداری خۆشحاڵن دەبی بە خێر و بەرەکەت نەک بە مشکیلە بۆیان ئەینا بەخوا کە چووی تەحەدات لەو ماڵە کردووە ماڵ شوێنی ئەمانە بەڕێزان فەهوە ئامین ئاخری پێغەمبەر صلی الله علیه و سلم مەبەستی ئەوە بوو ئێستا جەنگە ئێستا شەڕی ئیسلام و کوفرە هیچ سەحابەیەک بۆی نییە کەم مجریمە لەو ماڵە لەناو ژن و منداڵی دانیشتۆ بچێ خەی پێ بگرێ و لەناو منداڵەکانی بیهێنێتە دەرێ کەس بۆی نییە بچووە ئاگر بە سوانەی ماڵەکەی و خاتری خانووی دار هەبووە سوانەی ماڵەکەی بسووتێنێ و ئاگریان بەسەرا بکە چاو لێ ئێستا بەداخەوە ئێستا ئێمە برایانمان لە غەزا کورە لە هەموو دنیا حتا تەنانەت ئەوانەی کە یەهودین ئەوانەی کەوا زایۆنین ئەگە برایانی حەماس بڕۆن تۆپێک بە ماڵێکەوەنیان پێچەوانی ئەمری پێغەمبەریان کردووە صلی الله علیه وسلم مافی ئەوەت نییە هەر دینێکی هەبێ هەر بیر و باوەڕێکی هەبێ کابرا چەک بەدەستە مافی ئەوەت نییە ساروخێک بەناو ماڵەکەیەوەنەی ئەگە مسلمان بیکە هەڵەی کردووە پێچەوانەی ئەمری پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم ئەویش نابێ ڕێگەی پێ بدرێ ماڵێکی مسلمان ژن و مناو بۆ خۆیان دانیشتون کابرا چەکدارە بڕۆ لەبەرەی جەنگا بیکوشە ئازابە و بەرەو ڕووی ببەوە بەس قەت مافی ئەوە نییە ماڵ داخراوە بوو ئەمانە ئەمان بەڕێزان هەزار ئومەمی متحیدە و دیموکراسی و لیبراڵی بە قوربانی پێڵاوەکانت بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەزار مەکتەبی مافی مرۆڤی جیهان بە قوربانی یەک وشەی پیرۆزی دەمت بێ تخوا دێڕ هەیە لەمە جوانتر بێ بەڕێزان فهوە ئامین دەبێ ماڵ بۆ هەموو کەس ئەمین بێ بۆ کافریش ئەمین بێ کەس مافی ئەوەی نێ بچێ دەرگای کەس بشکێنێ و پیاوەکە بەش زۆر لەبەر چای ژن و منداڵەکەی بێنێتە دەرێ کەس مافی ئەوەی نییە خان و بەسەر کەسا بڕوخێنێ و ساڕوخ و ئارپیچی لێدا ئەڵێن زایۆنیەکان جوولەکەی تاوانبار خراپە ئێمە چەند جار ئازاری مسلمانانمان داوە کابرا کێشەی عەشایری دەبێ ئەچێ یەک مەخزن بە ماڵی فڵان کەسا دەکا دار و دەرد دەشێنێت خوا تۆ شەر زایۆنی کاکە بەڵام بۆی نە لە نجاو زیانی مسلمانان دای ئەبێ ئەو وەعیە پەیداکەین لەگەڵ هەر کەسێکا کێشەت هەبوو قەت وەکو مسلمان ڕێگەت بەخۆم دەدە فیشەکێک بە ماڵەکەیەوەنەی ژن و منداڵەکەی بترسێنی پیا و بەو مرد بە کابرا کە چۆ دەرەوەی شار بڕۆ لەوێ یەخەی پێ بگرە پێش ئەوەش دەبێ ئاراستەی دادگا و یاسای بکەیت نابێ ماڵی هیچ کەسێک هێرشی بکرێتە سەر نابێت دڵی کەس ڕابچەندێن توخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمڕۆ ئومەتەکە چی لێ دەکرێت ئەم هەموو خانووە بە یەک کەڕەت باڵەخانەیەک خوێنی خەڵکی تیاکۆ کراوەتەوە دینار دینار دۆلار دۆلار تا شوقەیەکی کڕیوە یەک ساروخ لێی دەدا لەسەرێ بۆ خوارێ هەمووی تەخت دەکا بەداخەوە من دەخەلە داڕەه فەهوە ئامین نە لە جیهانی مسلماناندا نە لە جیهانی کافراندا ئیشی پێ ناکرێ بەس ئەم دێڕەمان بەس بۆ ئەم کەلیمەیە بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من دەخەل المەسجد الحرام مسجد الحرام فهو ئامین هەر کەسێکیش لە ماڵی خۆی ترازاوە تازە مەجالی نییە بگەڕێتەوە بۆ ماڵە بەس بڕوا لە مزگەوتی حرامە لە پەنا کەعبەدانیشە هیچ کەس نافێ خوێنی بڕێژێ هەر کەسێ لە ماڵی خوا دانیشت فهو ئامین سەلامەتە هەر کەسێک لە شوێنێکی ئەم سەرزەوێدا لە ماڵی خوادا بوو نابێ بیکوژی جا مزگەوتی ئەو کاتە بەڕێزان خەستەخانە بووە دادگا بووە مەدرسە و قوتابخانە و زانکۆ بووە رسول الله صلی الله عليه وسلم ئەو کاتە بەم دیێڕەش پێی وتین بەم چەند کەلیمەیە شوێنە گشتیەکان حرامە دەست درێژی خەڵکیان تێدا بکرێ قەت نابێ کافران لەناو خەستەخانەیەکا بوون من باسی مسلمان ناکەم کۆمەڵک زایۆنی لەناو خەستەخانەیەکا بوون کە برینداری تێدایە نەخۆشی تێدایە دەردەداری تێدایە قەت مسلمان مافی نییە ساڕوخێک لەو خەستەخانەیەدا مسلمانیش نابێت لێیدا ئەگەر لێیدا هەڵەیەکی گەورەی کردووە پێچەوانەی ئەمری پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم شوێنی عیبادەتەکان قەت مافی ئەوە نییە کەنیسەیەک بەسەر کەسا بڕوخێنی قەت مافی ئەوە نییە مەعبەدێکی جوولەکەکان بە سەریانە ساڕ و بارانیان کەی با هەموو مجریمەکانیشی تێدا بن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی شوێنە گشتیەکان ئەمانن بۆ خەڵک قەت نابێت لێیان بدرێ لە کاتی جەنگە اینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەز دەکا کابرایەک هەیە لە سەرۆکانی قوڕەیش ئەم پیاوە ناوداریان نەکوژراوە لە جەنگەکاندا 23 ساڵە دژایەتی پێغەمبەر دەکا صلی الله علیه وسلم یەک عافاتیش بۆ ئەو دەردەکا بە تایبەت ومن دەخەلە داڕە ئەبی سوفیان فهو ئامین هەر کەسێکیش ئەمڕۆ بچێتە ماڵی ئەبوو سوفیانی کوڕی حەربەوە کە 23 ساڵی ڕێکە دوژمنایەتی من و مسلمانان دەکا ئەویش ئەمانە ئەزانی مە یعنی چی؟ یعنی ئەبوو سوفیان ئێمە خەڵکمان بان کردو بۆ لای خوا نەک بۆ لای خۆمان ئەمڕۆ کە دەڵی لا إله إلا الله محمد رسول الله مسلمان بووی هیچ شتێکمان بەرامبەرت نەماوە و هەستی شت بریندار ناکەین زەلیلت کەین تۆ
تۆ هەر دیواخانەکەت ماوە، هەر حرمەتی جارانت ماوە، هەر ڕێز و شکۆی جارانت ماوە. ئەبێ پیاو ماقوڵان کەسە ناودارەکان هەستیان بریندار نەکرێت. چەند جوانە! ئەبوو سوفیان چەند دڵی خۆش بوو. وەم نۆم زانی بە حەیاتی ناوێرم بێمەوە ناو کۆڕ و کۆمەڵەوە. ئێستا دیواخان و قۆناغەکەم وە خۆی ماوە. هەر کەسێ بچێتە ماڵی ئەبوو سوفیانێکەوە کە 23 ساڵە لەم ماڵەدا دوژمنایەتی ئیسلام دەکرێت، ئەویش ئەمانە. قۆناغی ئەبوو سوفیانیش ئەمانە. بەڕێزان، ئیسلام پێمان دەڵێ توخوا هەستی یەکتر بریندار مەکەن. تۆی پەیامدار کە دەعا ئیلە الله، ئەگەر کەسێک هەستی بریندار کردی چی بکەی؟ تۆش بچی قسەی پێ بڵێیتەوە؟ نە، چونکە قورئان کاتێک کە دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين، یەکسەر ئاەتەکە بە دوایە تەماشاکە. ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. تۆ بانگی خەڵک دەکەی بۆ لای خوا نەک بۆ لای خۆت. ئەگەر کەسێک لێت ڕاست بۆ و ئازاری دڵ و دەرونی دای، قسەی پێوتی، ڕەخنەی لە وتارە دەگرت، هەستی بریندار کردی، تۆمەتی ناڕەوای پستێ پاڵ بوختانی بۆ کردی، قورئان دەفەرمێ سەیری دووشت کە. سەیری کە ئەو کەسە هەموو ئینسانی سەر زەوی دوو کەسن. ئەگەر کەسێکی بمبورن ئەو قسەیە بە ڕووی جەنابتان ناکەم، بیسەران و بینەرانی وتاریش، ئەحمەق بوو، کەسێکی کەودەن و نەفام بوو، کەسێکی زمان پیسی، زمان درێژی، بەڵام عەقڵ کورد بوو، نەک کەم عیلم، عەقڵی کەم بوو، هەیە عیلمی زۆر زۆر پێ، هەموو قورئانی لەبەرە، بەڵام بەداخەوە عەقڵەکەی زۆر کورتە و زمانەکەشی زۆر پیسە. جەواب الأحمق السکوت. ئینسانی کەودەن و ئەحمەق و زمان درێژ و پیس جوابی ئەوەیە بێدەنگ بە، لەبەر خاتری ئەو خوای گەورە، لەبەر خاتری عیزەتی مسلمانان، لەبەر خاتری ئەوەی کافر پێمان خۆش نەبێ بڵێن فڵان مسلمان و فڵان مەلاتیان بەیەکگوت، تۆ لەبەر خاتری خوا بێدەنگ بە. جواب الأحمق السکوت. ئەگە کابرا پیاوێکی بەڕێز بوو، کەریم بوو، بەڵام خەڵک هانیاندا بوو، وان حاڵی کرد بوو کە تۆ کەسێکی خراپی، وتارەکانت خراپن، پەیامەکەت خراپ دەگەیەنی، وان حاڵی کرد بوو، بەڵام لە ناخی خۆیدا کەسێکی کەریم و بەڕێز بوو، تۆ قسەی لەسەر مەکەوە، تۆ بچۆ لە لای دانیشە، خۆتی نیشاندە و برایەتی خۆتی بۆ دەرببڕە. قورئان دەفەرمێ ئەو دوژمنەی دوێنێ لێت دەبێتە برای دایک و باوکی، ئەوەندە تۆی خۆش دەوێ، کێشەکە کۆتایی پێدێ. داخی گرانم، ئەم هەفتەی ڕابردوو لە سلێمانی لە دوای نوێژی نیوەڕۆ مسلمانێکم بینی، چەکشێکی بێرەوە بۆ دیار بوو ئیشی قاڵبەستی و تەختەداری دەکرد. جەماعەتی نیوەڕۆمان بە یەکەوە کرد و لە دەرگای مزگەوتە وتی فڵان کەسی، وتم بەڵێ، وتی وەڵای مامۆستا زۆرم مسلمانان خۆش دەون، واللهی ئەم چەکشەم هەیە لە دنیادا، بەم چەکشە دیفاعم لە مسلمانان دەکرد، خۆزگە دەرفەتێکم هەبوویایە. وتم هەر بە دوعای خێریش دەتوانی بەشداری بی، هەر لە نێتی ناودڵتەوە کە بە عیزەتی مسلمانان خۆشحاڵی هەر زۆرە. وتی وەڵی بەتەما بووم یەکێک لە کوڕەکانم کە منداڵ و تازە پێدەگەنم بیان کەم بە مەلا، بەس وەڵڵاهی لە داخی ئەم شەڕە مەلایی کە هەیە بڕیارمدا کوڕەکەم نەکەم بە مەلا. وتم نانە بە قوربانم، کوڕەکەت مەکە بە مەلا، باوەکو ئەوانەی لێ دەرنەچێ قسە بە یەکتر بڵێن و کوفریش بۆ خۆی تەماشامان کە. کوڕەکەت کە بە بانکخوازی ئیلە الله، جا تۆ دەتوانی دکتۆرێکی بانکخواز بی، ئەندازیارێکی بانکخواز بی، پارێزەرێکی بانکخواز بی. لەوێدا بابەتێکم بیر هاتەوە کە بۆ جەنابتانی باز دەکەم. ساڵی نەوەتەکان کە زەرناتان زۆرتان بەبیرتان دێت دوای پرۆسەی ڕزگارکردنی کوردستان، ئینتیفازەکە، ساڵی نەوەتەکان سەردەمی حەماسەت بوو، هەموو کەس چەکی پێ بوو، ئەوانەی کە تەمەنێکتان هەیە وەک من بەبیرتان دێ، سەردەمی وتاری حەماسی مامۆستایانی ئاینیش بوو. پیاوێک لە بەغاوە هاتەوە بۆ سلێمانی، کابرایەکی گەنجی خوێندەواری زمانزان بە ناوی مامۆستا شەماڵی موفتی. مامۆستا شەماڵ لە مزگەوتی مەلائەمین سەرەتا لەسەر سەکۆی مزگەوت هەفتانە شەوێک دەرسی هەبوو، بەڵام داهێنانی لە وتاری ئاینیدا کرد. حەوت سیفەت لە مامۆستا شەماڵی ڕەحمەتیدا هەبوو، لەم شاری هەولێرە کۆچی دوای کرد، خوا لێی خۆش بێ. یەکەمیان وتارێکی نەرم، خەڵک هەر لە مزگەوتە هاتوو هاواری مامۆستایانی بیست بوو، وتاری ئەو زمانێکی شیرینی، زمانێکی نەرم، وتارێکی نەرم بەبێ هەڵچوون. دووەم زمانێکی شیرین، سێیەم هەموو کەس گوێی لێ دەگرت. واللهی من لە لادێ بووم ئەو کاتە لە حدودی ئێران و ئەوانە مەلای مزگەوتێک بووم لە گوندێکی دوورە، خەڵکی گەنج هەبوو، مەشروب خۆر، واللهی بێدین، فکرە مارکسی، ئەموت فڵان کەس بۆ نەهاتوویتەوە دیار نەبووی، وتی واللهی سێ شەو لە سلێمانی ماوەمەوە بەس بۆی وتارەکەی مامۆستا شەماڵ لە تەلەڤیزیۆنێکی مەحەلیەوە ببینم. کاتێک ئەوانە ئیلتیزامیان نەبوو، ئەوەندە خەڵک حەزی بە قسەکانی دەکرد، داهێنانی کرد. کەسێک بوو بێتەماح،
چونکە زمانی ئینگلیزی فول بوو ئەو کاتەوە ئێستا خەڵک ئینگلیزی نەیەزانی لە دووسێ شوێنی سلێمانی خۆبەخشانە بەبێ پارە دەوامی دەکرد بەس بۆی منداڵانی موسڵمان فێری زمانی ئینگلیزی بن و دەرسەکانیان نەفەوتێ بێتەماح بەبێ موچە. خاڵی حەوتەمی حرمەتی مامۆستایەتی جێڕایەوە ناو قوتابخانە لە هەموو مەکتەبەکانی کە دەرسی تیاوتەوە تەلەبەیە قۆپی نەکردو لە دەرسی ئەوە کە لە کاتێکە هەمان تەلەبە لە دەرسی مامۆستای ترا بە قۆپیەوە دەگیرە مامۆستا تەلەبەی فێر کرد بەس لە دەرگاکە دەوەستم ڕوشتان تێ ناکەم هەموو تەلەبەکان دەیانگو مامۆستا کە سەیری ڕوخساری تۆ دەکەین تەریق دەبینەوە کتێب بکەینەوە قۆپی بکەین چونکە ئەوەندە بە ئەدەبی هیچ مامۆستایەک لە ڕۆژی جیهانی مامۆستایاندا دیاریەک و گوڵێکی بۆ نەچۆ مامۆستا لە سیارەکەم جێگەی نەدەبەوە تەلەبە ئەوەندە دیاری بۆ دێنام کاتێک کە خۆشەویستی بینی مامۆستا و تەلەبەی جێڕایەوە لە ناو پۆلەکاندا ئەم پیاوە حەوت سیفاتی گەورەی تێدا بوو لە شاری سلێمانیدا مامۆستایەک لێ پەیدا دەبێ هەموو تارێکی جومعە هێرش دەکاتە سەر مامۆستا حەسادەتێک لە ناخیات دەجوڵێ ئەم پیاوە گەنجە و پەیدا بووە و ئەم قەرەباڵغەی لە دەورە مامۆستاکە وتارەکانیشی ئەو کاتە بە کاسێت تۆمار دەکا بۆ مامۆستا شەماڵ دۆست و برادەر و مسڵمانان دەیگێڕنەوە ئەڵێن مامۆستا حەوت تۆمەتی داوەتە پاڵتۆ یەکەم ئەڵە خەڵکینە مەچنە لای کابرایەکی بێ ڕیش تاشراوێک جارجار سەکسوکیش دادەنێ هەی نامسڵمان هەی جوولەکە چۆن دەبێ ڕیشن نەبێ و بانخوازی بۆ لای خوا هیچی بەدەستەوە نییە یەکەم تۆمەتی ئاڕاستە دەکات تۆ ڕیشت نییە بۆ ڕیش دەتاشی دووەمیان پێی دەوت بۆیم باخلەمل تو خوا ئەگە تۆ مسڵمانی چۆن دەبێ نیشانی سەلیب لە ملا بێ هەی بۆیم باخلەمل گوێ لە بۆیم باخلەملێک ڕامەگرن سێم تۆمەت پێی دەوت مامۆستای کچان ئەگە غیرەتت هەبووە لە مەکتەبی بناری کچان دەرسن نەدەوتەوە وەکەوە عیبە بێ پێی دەوت عەقیدەت بۆ خەڵک باسکە باسی یاریزانم بۆ مەکە مامۆستا ئەو کاتە داهێنانی لە وتاری مزگەوتا کرد پێی وتین هەر باسی سەرفترە و زەکاتمان پێ نییە باسی ئیعجازی عیلمی بە زمانی ئینگلیزی بۆ خەڵک دەکرد باسی ناودارانی جیهانی دەکرد باسی ئاژەڵ و ژیاندارانی دەکرد و دایان مەوسوعەی جیهانی خوێن بۆ بە ئینگلیزی مامۆستا لە مزگەوتەوە دەیگوت بڕۆ باسی عەقیدە بۆ خەڵک بکە قورئان و سوننە باسکە نەک باسی ئەم شتانە کەی مزگەوت جێگەی ئەوانەیە ئەها ڕەخنەی کوێی ئاڕاستە دەکرد پێی دەوت ئەمە لە جەماعەتی ئیخوان المجرمینە بە ئیخوان المسلمینی ئەو کاتە دەیوت ئیخوان المجرمینن پەنا بەخوا پێی دەوت ئەمە خەڵکینە نوێژ و جومعەی لە دواوە وتاری لە دواوە مەکەن مامۆستا وتاری جومعەی نەبوو هەر دەرسی هەبوو ئەمە لە کۆلێجی بەغا خوێندوێتی کە مامۆستاکانی هەمووی مەسیحین و ئەمریکین ئەیوت خەڵکینە مەچن بۆ دەرسەکانی ئەمە برادەری عەرەخۆریشی هەیە بیستومانە و تەکیدم کردووە عەرەخۆریش دەچێت لە دەرسەکانیا دادەنیشێ مادام مەرحەباییان دەکا و ڕێزی هەموو کەس دەگرێ ئەوە عەقیدەی تەواو نییە ئەم جەدەلە لە ناو شاری سلێمانی دروست بوو مامۆستا شەماڵ بەبێ ئەوەی پیاوەی بینی بێ یان هیچ ڕقێکی لێ بێ خەڵک دەڵێن تەلەبەکانی مامۆستا جوابی دەدەینەوە جا خوا ڕەحمی کرد ئەو زەمەنە فەیسبوک و شتین نەبوو هیچ فەیسبوک و شتێک نەبووە مامۆستا وەڵامی دەدەینەوە مامۆستا ئێمەش دەزانین ئەو لە ناو ماڵی خۆیدا سێژنی هەیە و حاڵی چۆنە دەرودراوسەکانی دێن عیب و عارەکانی باسکەن حتا تەنان خەڵکی مزگەوتەکە بەداخەوە داری وایە لە بینی دوو کەسا دەکەوتنە فیتنە مامۆستا دڵە بەڕێزان من خۆم یەک وەڵامی بە قووەتم بۆ ئامادە کردووە کەس حەقی ئەم مەسەلەی نییە ڕۆژی جومعە مامۆستا بە چاکەت و پانتۆڵ و بۆین باخەکەی و بە سەکسوکی ڕیشەکەی و ئەم لاولای ڕیشی تاشراوە ئەچێت لە ڕیزی سێم و چوارەمان ڕێک بەرامبەر بە مینبەرەکەی مامۆستا دادەنیشێ کاتێ مامۆستا ئەچێتە سەر مینبەر هەموو خەڵکیش دەیناسنەوە مامۆستا شەماڵی موفتی ڕێک بەرامبەر وەک جەنابتان بەرامبەرم دانیشتووە مامۆستا بە دموچاوێکی گەشت نەگعبووسەوە بە چاوە نەرمەکانی هەموو جار سەیری مامۆستا دەکا کە مامۆستا تەفسیرەکانی قورئان و ئایەت دەکا مامۆستا سەری بۆ دەلەقێنێ دەست دەخاتە سەرسنگی بە چاوی نەرم پێڵە مامۆستا تۆ ئیمامی منی تۆ مامۆستای منی من هاتووم نوێژت لە دواوە دەکەم تۆ برا گەورەی منی بەخوا قسەکانت تەئید دەکەم مامۆستاش چاوی لەسەر هەڵناگرێ ئەم پیاوە جار بۆ جار بە ڕووی گەش و چاوی هێمن و سەر لە قاندنەوە وەکو تەئیدی قسەکانت دەکەم ئاوا دڵی مامۆستا نەرم دەکا بەبێ ئەوەی هیچ قسەیەک بەیەکەوە بکەن هەموو خەڵکیش دوای جومعە لەو مزگەوتە قەرەباڵغەی سلێمانیدا دەبینن مامۆستا شەماڵی موفتی ئەو پیاوە چەند قسەی پێوت و هاتۆ جومعەی لە دواوە کردووە بەو خوا هیچیان لە بەینانیە دیارە بەڵام مامۆستای مزگەوتیش پیاوێکی کەریم دەبێ بەبێ قسەکردن بەبێ هیچ شتێک لە دڵی خۆیان بڕیار دەدا من هەڵە بووم بە حەیاتی جارش کە بە خراپە باسی مامۆستا شەماڵ ناکات لە مەجلیسەکانی شامەتحی دەکا بەڕێزان ئێمە بۆ ئاوا نەبین بۆ ئەگەر هەستمان بریندار کرا هەوڵ بدەین بە خراپتر هەستی بە یەکتر بریندارکەین
خۆزگە ئەم ڕێبازەی مامۆستا شەماڵ مامۆستایانی ئاینی پێش خەڵک، خۆزگە حیزبەکان لە نێوانی یەکترا، خۆزگە سیاسیەکان لە بینی یەکترا پەیڵەومان بکردایە. ئەگەر لە ئیم بوو هەر جوابی مەدەوە، هەر بیمرێنەوە باسە. ئەگەر کەریم بوو یەک هەڵوێستی ئاوای نیشاندا بەسێتی و کێشەکە کۆتایی پێدێ. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای پەروەردگار باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی. یا ڕەبی خوایە لەم دنیادا تا دەژین بمان پارێزی بەهۆی ئێمەوە کەسێک هەستی بریندار بێ. یا ڕەبی خوایە بمان کەی بە بانگخوازێکی ڕێگەی حەق و ڕاستی، خوایە بمان پارێزی لەوەی خەڵک بۆ لای خۆمان بانکەی نەک بۆ لای خوا. خوایە نێتەکانمان خالیسکەی بۆ تۆ. یا ڕەبی خوایە هەموو ئەوانەی کەوا بە دڵ و بە گیان خزمەتکاری ئەم ئیسلامن خوایە سەریان خەی. یا ڕەبی خوایە هەموو ماڵەکان سەلامەت کەی. خوایە ماڵی ئێمەی کوردی موسڵمان لەم کوردستانە مەزڵومەدا یا ڕەبی خوایە ماڵەکانمان پارێزراوکەی، حیا و حرمەتمان پارێزراوکەی، لە شەڕ و شۆڵ و تەقە و تەقینەوە خوایە پارێزراومانکەی. یا ڕەبی خوایە بە دڵ لێت دەپاڕێنەوە ڕەحم بە منداڵانی غەزە بکەی. یا ڕەبی خوایە ئەو خوێنە بە ناحەق ڕژاوانە، یا ڕەبی خوایە ئەو زاڵمانە بە ناخی زەویدا بڕاتە خوارەوە. یا ڕەبی خوایە دڵیان بتۆقێنی، لە ناو یەکان ناکۆچیان کەی، ڕژێمی سەهیۆنی یا ئەڵڵا لە ناوبەری. یا ڕەبی خوایە مەزلوم لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا سەریخەی. ئێمەش و فەلەستینیەکانیش بە مافی ڕەوا و دەوڵەتی ڕەوای خۆمان بگەین. ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵا. ئەوانەی کە نەخۆشن شیفایان بدەی یا ئەڵڵا. ئەوانەی دڵبەخەمن دڵیان خۆشکەی یا ئەڵڵا. هەموو ئەو بەڕێزانەی کەوا داوای دوعای خێریان لەم دەستە بە دەستنوێژانە کردو بۆ هەر هیوا و مەبەستێک بێ، خوایە هیوا خێرەکانیان بێنێجێ. یا ڕەبی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.